چۆن ئازەربایجان لە وڵاتی کوردان و ناوەندێکی گرنگی فەرهەنگی کوردیەوە گۆڕا بە بخرێتە ڕوو. لە ساڵی 330 پێشدایندا سوپای ئەسکەندەری مەسیدۆنی کە لە ڕۆژهەڵاتدا بە مەقدۆنیش ناسراوە لە نزیک شاری هەولێر سوپای فارسە ئەخمینەکانی شکاند. ئەو شەڕە سەرەتای کۆتایی دەوڵەتی فارسەکان بوو، ساڵی دوای ئەوە کۆتایی بە ئیمپراتۆریەکان هات. ئەو کات سەرکردەیەکی کوردی مادی بە ناوی ئاتەرپاس حکمی وڵاتی مات یان کوردی دەکرد. ئاتەرپاس خۆی کورد بوو، سەرکردەیەکی گەورەی ئیمپراتۆریەتەکەش بوو. بەهۆی لێهاتووی و توانەکانیەوە توانی پەیوەندیەکی بەهێز لەگەڵ ئەسکەندەردا بپارێزێت. ئەو لەگەڵ ئەسکەندەر و سەرکردایەتی سوپای یۆنانیدا پەیوەندیەکی بەهێزی ڕاگرت و دواتر لەگەڵ ئەسکەندەردا بەیەکەوە چوون بۆ شاری سووسە و لەوێ کچەکەیدا بە شوو بە یەکێک لە جەنڕاڵە گەورەکانی یۆنانیەکان بە ناوی پێردیکا. بەوەش پەیوەندیەکی توندوتۆڵ لە نێوان هەردوو لا دروست بوو. لەوە دەچێت لەو سەردەمەدا یەکێک لە کەسایەتی هەرە گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاتەرپاس بوو بێت. هەر ئەوە ژوای کردووە کە بتوانێت ئەو پەیوەندی و کاریگەریە لەگەڵ یۆنانیەکان و ئەسکەندەردا دروست بکات. بەو جۆرە هەتاوەکو کۆچی
تەکە ناوی گەنجەک بووە کە شوێنەوارەکەی بنزیک میان دواو لە ڕۆژهەڵاتی کوردستانە. ناوی پایتەختەکەیان لە وشەی گەنج کە مانای زێڕوزی و دەدات لەگەڵ پاشگیری دروستکراوە. ئەم ناوە لە قەواڵەکانی هەورامانیشدا هاتووە وەک ناوی شوێنێک بە شێوەکانی گەنجەک و گەنجەکان. وشەکە لە زمانی مادیدا هەبووە و لە کوردی ئەمڕۆژدا ماوە. بەو جۆرە ئاتەرپاسی مادی لە سەدەی چوارەمی پێشزاینەوە سەرەتای پادشایەتی مادەکانی لە وڵاتی ئازەربایجاندا دەست پێ کردووە و لەو کاتەوە سەرچاوەکان ئەو وڵاتە بە وڵاتی ماد ئاماژە پێ دەکەن و پادشاکانیشیان بە پادشای مادی ئازەربایجان. بابەتی ناوی ئازەربایجان سەرچاوە ئیسلامیەکانیش ئاماژیان پێ کردووە. بۆ نمونە نزیکی 800 ساڵ لەمەوبەر یاقوتی حەمەوی کاتێک کە باسی ناوی ئازەربایجان دەکات ئەو بۆ هەمان پاشا و هەمان مانای ئاگرپارێز دەیگەڕێنێتەوە، بەڵام ئەو ناوی ئاتەرپات یاخود ئاتەرپاس بە ئازەرباز دەهێنێت. ئەوەش بۆ دەگەڕێتەوە کە بەهۆی باڵا دەستی ئەشکانیەکان بۆ سەردەمێک زمانی پەهلەوی و بە زمانی باو بۆ جۆرە وشەی ئاتەری کوردی و مادی گۆڕا بۆ ئازەر و ناوەکەش لە ئاتەرپاتیان یاخود ئاتەرپاسیانەوە گۆڕا بۆ ئازەرپاییگانی پەهلەوی. لە ڕاستیدا یاقوتی حەمەوی لە ڕوونکردنەوەکەیدا ئاماژە بە لە ناو خەڵکی ناوچەکەدا گوترابووە. مێژونووسی ئەرمەنی موسای خۆرێن نزیک 1500 ساڵ لەمەوبەر ئاماژە بە گوندی ئەژدانکانی ئازەربایجان دەکات کە لەوێ خەڵکەکەی خۆیان گەڕاندۆتەوە بۆ دوا پاشای مات ئەژدەهاک و ئەوان خۆیان بەنەوەی هەژدیها داناوە. ئەم بۆ چوونی خۆگەڕانەوەی بۆ هەژدیها زیاتر لە 4000 ساڵ لەمەوبەر لە ناو گوتیەکاندا بڵاو بووە کە یەکێک لە باو باپیرانی کورد بوون. شوێنی لە دایکبوونی سەلاحەدین لە ئازەربایجان بە وڵاتی کوردان ئاماژەی پێکراوە. بەو جۆرە وڵاتی
شعرەکانیدا دەڵێت کە دایکم خانەدانێکی کورد بووە ئەو نەیگوتووە کە باوکم کورد نییە بەڵام باوکی زوو کۆچی دوایی کردووە بۆیە ئاماژەی پێ نەکردووە ئەو دوای کۆچی دوایی سوی باوانی لەلایەن خاڵا عومەرە کوردەکەیەوە بەخێوکراوە ئەمڕۆ تورکە ئازەری و فارسەکان لە هەوڵدان ناسنامەی ئەم شاعیرە کوردە مەزنە جیهانیە بشێوێن و یەکێکیان لە هەوڵی هەڵبەستنی تورکی بوونیەتی و ئەوی تریان لە هەوڵی ئەوەدایە کە بیکاتە ئێرانی و فارس هەروها مەزارگەیەکی گەورەی لە ئازربایجان بۆ دروستکراوە و وێنەی لەسەر دراوی ئەو وڵاتێ بەڵام هەندێک سەرچاوی فارسی هەوڵیان داوە پاشای کوردی مادی نەژات کە نیزامی ئاماژەی پێکردووە بیکەنە کوردی عادی نەژات واتە نەوەی عات بەڵام دکتۆر بەهرۆز سەروەتیان کە خۆی تورکێکی ئازەری و خەڵکی ئێرانە و تایبەتمەندە لە شعرەکانی نیزامیدا ئەو ڕازگۆیانە بە ئەمانەتەوە لە سەرچاوی کۆنەوە وەریگرتووە و دەڵێت ئەوە مادە و عادنیە و چەندین پەرتووکی لەسەر نیزام دەستبێنێ بەڵام دواتر سوپای ڕۆم بە سەرکردایەتی ئەنتۆنی دەبوو سوپاکان لە ناوچەکە بکشێنەوە ئەمە بووە هۆی ئەوەی کە ئەم دەوڵەتی ئەتەرپاسیان بە سەرکردایەتی ئەرتەواست نەتوانێت بەرگری لە وڵاتەکەی بکە بەرامبەر بە سوپای ئەشکانیەکان لە ئەنجامدا لە ساڵی 30 پێشزایندا ئەرتەواست لەلایەن سوپای ئەشکانی و بەدیل گیرا بەڵام دواتر توانی لە زیندان دەرباز ببێت و پەنابەرێ بۆ ئۆکتافیانی قەیسەری ڕۆم کە پێشوازی لێکرد بەو جۆرە ئەم دەوڵەتە وردە کەوتبووە ململانەی نێوان ئەو دوو هێزە گەورەی ناوچەکەوە ڕۆمەکان و ئەشکانیەکان سەرڕای ئەو ئاڵنکاریانی کە ئاماژەی پێکرا سرابۆ لە نزیکی سەدەی یەکەمی زاینیدا ئاماژە بۆ دەکات کە وڵاتی ئاترپاسیان سوپایەکی گەورەی 10,000 سوارە و 40,000 پیادەی هەبووە و ئەو مێژونوسە لەو سەردەمەدا دڵنیایی سربەخۆییان دەکاتەوە کاتێک کە ئاماژیان پێدەکات لە سەرچاوەکاندا دواتر هێندە زانیاری سەبارەت بە ناوچەکە نییە هەتاوەکو ناوەڕاستی سەدەی سێهەمی زاینی و سەرەتای حکومڕانی ساسانیەکان سەرچاوە ساسانیەکان دەڵێن کە ئەردەشیر لەگەڵ پاشای مادی کورد کەوتۆتە شەڕ ئەردەشیر سەرەتا شەڕەکە دۆڕێنێت بەڵام دواتر سوپایەکی گەورەتر کۆ دەکاتەوە و لە کۆتاییدا پاشای کوردی مادی دەشتێنێت و خۆی و ماڵ و منداڵی دەگرێت ئەوە کۆنترین تۆماری مێژوویە کە ئاماژە بە پاشایەکی مادی بە کورد بکات دواتر ساسانیەکان هەندێک جار لە دژی مادەکان هەڵمەتی سەربازیان ئەنجام داوە لە ناوەڕاستی سەدەی سێمی زاینیدا شاپوری یەک هەڵمەتێکی سەربازی لە دژی مادی چیاکان لە ناوچەکەدا ئەنجام داوە کە لەوە دەچێت ئاماژە بێت بە میدیای ئاتەرپاسیان ڕووداوەکان لەو ناوچانەدا بێدەنگە و دواتر لە ساڵی 628 زاینیدا ئیمپراتۆری ڕۆم هەرقل هەندێک ناوچەی لە ئاترۆپاسیان گرت و وردە دەسەڵاتی ساسانی لە ناوچەی ئاترۆپاسیان
ئاماژە بە کارامەیی میری ڕەوادیەکان محەممەد کوڕی وەهزوزانی ڕەوادی و ئەم ڕووداوە بەشەکەی تری ئازەربایجان لەلایەن شەدادیەکانەوە حکوم دەکرا. ڕۆمە بێزبنتیەکان بە شێوەیەکی زۆر خراپشکان. میرانی شەدادیەکان هاوشێوەی ڕەوادیەکان خەڵکی خوێندەوار و فەرهەنگی بوون و ناوچەکانی ژێردەسەڵاتیان لە ئاوەدانیدا بوو. هەتاوەکو ئەمڕۆ پاشماوەی تەلاری شەدادیەکان لە ئازەربایجان ماوە و تەنانەتێکێ لە دەرگای قەڵاکان کە ناوی ئەو میرە کوردەی لەسرە لە وڵاتی جۆرجیا هەڵگیراوە. ئەم دوو دەوڵەتە هەردووکیان لە ڕووی فەرهەنگی و تەلارسازیەوە بووبوونە هۆی بوژانەوەی ئازەربایجان، بەڵام سەرەتای هەڕەشەی جدی بۆ سەر دەسەڵاتیان هاتنی خێڵە تورکمانیە عراقیەکان بوو. ئەمانە سەرەتا لە دوای ساڵی 1925ەوە لە ئازەربایجاندا دەرکەوتون. ئەوان سەر بە دەسەڵاتی سەلجوقیەکان بوون. میری ڕەوادی وەهزوزان ویستی سوودیان لێوەربگرێت بۆ بەهێزکردنی دەسەڵاتی، بۆ مەبەستاژنی لێهێنان. ئەو هەنگاوەی میری ڕەوادی بوو بە مایی نیگەرانی و تێکدانی پەیوەندی لەگەڵ میری شەدادی کورد ئەبوو حەسەنی لەشکری. خێڵە تورکمانیەکان کێوی بوون و خەریکی ڕاوڕوود بوون لە ئازەربایجاندا. بە هاتنی تورکە غوزەکان هێندەی تر لە ئازەربایجاندا بەهێز بوون. ئەوە وای کرد کە میری ڕەوادی بە هاوکاری ئەبوو هیجای کوڕی ڕەبیبددەولەی برازای بەیەکەوە هێزیان بکەنە یەک و بکەونە شەڕ لەگەڵ خێڵە تورکەکاندا و لە ئازەربایجاندا دووریان خستنەوە. بەڵام گروپێک لە تورکمانی عراقیە مابوون لە ناوچەی ورمێ کە کەوتبوونە وێرانکاری لەو ناوچانەدا. ئەو وای لە وەهزوزان کرد کە کۆتایی بە خێڵە تورکیەکان بهێنێت لە ناوچەی ورمێ و هەموو
سەرڕاوە لە لێکۆڵینەوەیەکی زانستیدا کە لەلایەن تورکەکانی کۆماری ئازربایجانەوە لە زانکۆی خەزەر واتە زۆرینە زمانیان تورکیە دەنا لە ڕووی خوێنەوە تورک نین. ئەم لێکۆڵینەوە ئاماژە بە کورد ناکات، بەڵام بەپێی لێکدانەوەی زانیاریەکان کورد هێشتا بەشێکە لەو زۆرینەی کە لە سەدا 54 خەڵکەکەن. ئەبێ ئەوەش بزانرێ ئەم لێکۆڵینەوەی زانستیە لەلایەن تورکەکان خۆیانەوە کراوە و لە ناو وڵاتی ئازربایجان کە کۆمارەکەی و لە ناو ئازربایجانی وڵاتی ئێران و تورکانی داخستاندا کراوە. ئەمانە هەمووی ئەوە ڕوون کە هێشتا تورکەکان لە ڕووی خوێنەوە بە پێی ژمارە هێشتا کەمینن لە ئازربایجاندا. بەو شێوەیە سەرڕاوی کە کورد زۆری نەبوون لە وڵاتەدا، بەڵام دەسەڵاتە کوردیەکان وردەورد چوار ناوچەی لاچین، کڵێجار، گوڵبادلی و زەنگەلان و شارۆچکەکانی قەرەقوشلی، کۆتورلی، مورادخانلی و کوردحاجی دەگرتەوە. دانیشتوانی هەرێمەکە هەمووی کورد بوون و زمانی فەرمی لەوێ کوردی بوو کە قوتابخانە و میدیای دەگرتەوە. بەڵام فشاری تورکیا و ئێران لەسەر دەوڵەتی سۆڤێت بۆ هۆی گۆڕینی سیاسەتی وڵاتەکە بەرامبەر بە کورد. لە ئەنجامدا لە ساڵی 1929دا پلەی ئۆتۆنۆمی هەرێمەکەیان کەم کردەوە و سیاسەتی دژ بە کورد بەردەوام بوو. هەتاوەکو لە ساڵی 1930دا هەزاران کوردیان ڕاگوێز کرد بۆ وڵاتەکانی تری قەفقاز. ئەمڕۆ بەشێک لەو خاکە لەلایەن ئەرمینیاوە دەستی بەسەرداگیراوە و بەشەکەی تری لەلایەن ئازربایجان. لە ئەنجامدا هێشتا کێشەی سنووری لە نێوان ئازربایجان و ئەرمینیادا بەردەوامە لە سەرخاکی کوردستانی سوور و ئەم ڕۆژ سیاسەتی ئەسیمیلەکردنی کورد و تێکدانی مێژوەکەی لە وڵاتی ئازربایجان و تا ڕادێکیش ئەرمینیادا بەردەوامە. پوختەی بابەت ئەمەیە.
بەرنامەی خۆناسین لە هەوڵی ئەوەدایە کە ئەو مێژووە پاڵپشکراوە بە بەڵگەی زانستی بە خۆمان و نەوەکانمان بناسێنێ. ئەوەش بە ئامانجی خۆناسین وەک ئەوەی کە هەبووین و هەین، نەک وەک ئەو ڕوخسارە درۆینەی کە لە 100 ساڵی ڕابردوودا بۆمان دروستکراوە. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.